بۆ ئەوەی وڵات نەڕوخێت دەبێ کرمەکانی وەدەرنی. ئەمە یەکێک بوو لەو وڵاتانی فیدل کاسترۆ کە سەرۆکێکی ئەمریکای پێخست. لە ساڵی 1970 وڵاتی کوبا یاسایەکی دەرکرد کە ڕێگری دەکرد لە کۆچی زۆر و زەوەندی هاوڵاتیەکانی بۆ ئەمریکا تاوەکو ڕێگە بگرێت لەوەی ئەمریکا ئەو کۆچبەرانە لە دژی فیدل کاسترۆ حکوومەت و دەوڵەتی کوبا بەکاربهێنێ. ئەمریکا لە تۆڵەی ئەو بڕیارەدا ویستی کوبا شەرمەزار بکە. لە ساڵی 1970 سەرۆکی ئەو کاتی ئەمریکا جیمی کارتر بڕیاری دەرکرد کەوا هەر هاوڵاتێکی کوبا بچێت بۆ ئەمریکا ئەوان موچە و خانووی خۆڕاییان پێدەدا. سەرۆکی کوباش فیدل کاسترۆ ڕایگەیاند کەوا 600 کەشتی ئامادە کردووە لە بەندەری هاڤانا بۆ ئەو هاوڵاتیە کوبیانەی دەیانەوێت بچن بۆ ئەمریکا بە کەشتی بە خۆڕایی دەیانگەیەنێتە ئەو بەرکەنارەکانی ئەمریکا. بۆیە نزیکەی 125,000 کوبی بە پەلە خۆیان گەیاندە سەر کەشتیەکان بەناو دەریادا ڕەوانی کەناراوەکانی هەردوو ویلایەتی فلۆریدا و مەیامی کران. ئەوەی سەیر و شۆکهێنەر بوو کاتێک ئەمریکا ئەو لێشاوە خەڵکەی بینی بەسەر کەشتی و لە ناو دەریادا پێشوازی لێ نەکردن و ڕێگەی نەدا نزیک خاک و کەناراوەکانی ئەمریکا ببنەوە. سەرنشینەکانی کەشتیەکان چەندین هەفتە لەسەر کەشتی و ناو دەریادا مانەوە بەدەیان و سەدانیان لێمردن بە تایبەتی ژن و مناڵ و پیر و پەککەوتەکان. دواتر ئەمریکا ڕێگەیدان بچنە ناو دوورگەی گوانتانامۆی کوبای داگیر کراو لە نزیک ویلایەتی فلۆریدا. ئەوەی سیر بوو دوای ڕۆشنی ئەو هەموو خەڵکە کوبیە ئابووری وڵاتی کوبا بوژایەوە و سەرەڕای گەماروی ئابووری ئەمریکا لەسەر کوبا ئابووریەکەی بەهێز بوو. هەروەها کەرتی خوێندن و تەندروستی زۆر بە خێرایی گەشەی کرد و پێشکەوت. فیدل کاسترۆ وتەیەکی پێشکەش کرد و وتی ئەوانەی کە ڕۆشتن هەموو کرمی ئەمریکا بوون لە ناوماندا. ئەو کرمانە هەموو خائین و سیخڕ و ناپاک بوون. لە پاش ئەوەی ئەو کرمانە لە ناوماندا نەمان بزانن چۆن وڵات پێشکەوتووە و ئابووری بوژایەوە. بەڵام خەڵکی ئەمریکا قسە و لۆمەی سەرۆکەکەی خۆیان کرد کە چەندە گەمژە و نەزان بووە چۆن ئەو هەموو کوبیە هێناوەتە ئەمریکا. ئیتر ئەمە بووە هۆکاری ئەوەی خەڵکی ئەمریکا تووڕە ببن لە کارتەر و لە هەڵبژاردننی داهاتووی سەرۆکی ئەمریکا دەنگی پێنەدەن و لە هەڵبژاردنەکاندا دۆڕا. لە کوردستانیش کۆمەڵێک لەو کرم و پیسیانە بوونیان هەیە کە هەڕۆژە و لەگەڵ لایەک و لە ژێر سێبەری وڵاتێکدا خەریکی خیانەتکردنن لە نیشتیمانەکەیان. نزیکترین ڕووداویش بە ئامانجکردنی مەزلوم عەبدی بوو لە ناو فڕۆکەخانی سلێمانی.